بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان ئەسەلام عەلەیکوم خۆشحاڵ و شادومانین بە خزمەتی ئێوە عزیز و خۆشەویست شاد بینەوە جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام. جا خۆشەویستان ئەمڕۆ دەچمە لای بەشی لە وڵاتیان و لێیان دەپرسم با بزانم چەند گرینگە لە دوای مانجی پیرۆزی ڕەمەزانیش ئێمە بەردەوامی لەسەر عیبادەت و خواپەرستی، لەسەر هاتوو چووکردنی مزگەوتمان، لەسەر خێرکردنمان، لەسەر قسەی چاکمان، لەسەر نەرمونیانیمان، لەسەر ئەوەی کەوا لە ماڵەوە لەسەر سفرەیە کۆبینە و قسەی خۆش و قسەی چاک لەگەڵ یەکتری بکەین و ماڵێکی ئاوەدانمان هەبێت. جا بەگشتی لەسەر عیبادەتەکان من قسە دەکەم لەگەڵ هاوڵاتیان با بزانم ئەوان چی دەڵێن و قسەیان چییە. ئێوەش لەگەڵمان بن بینەرمان. زۆر سوپاس. مامۆستا دەمەوێت بپرسم ڕەمەزان چی فێر کردین؟ ڕەمەزان بۆ ئەو کەسەی کە ئیلتیزاماتی پێش ڕەمەزانیشی هەیە یان نیەتی هەیە لەگەڵ ڕەمەزانە واز لە شتە خراپەکان بینی و بەرەو سیفەتە بەرزەکان بڕوا فێری بەردەوامی کردین، فێری ئەوەی کردین کە ئەگەر تەوبەمان کردبێ ڕاستگۆ بین لەگەڵ تەوبەکەمان، فێری خۆشەویستی خوا و پێغەمبەری کردین، فێری ئەوەی کردین کە ئەو کەسەی کە لە ڕەمەزانە ئازایە لە بەخشین، لە ڕەمەزانە ئازایە لە شەو نوێش، ئازایە لە ئیلتیزامات، لە حازربوون لە نوێژە جەماعەتەکان، دەبی لە غەیری ڕەمەزانیش بەردەوام بیتن. ئەوها فێری کردین کە لە دوای ڕەمەزانیش بەخشین هەیە، لە دوای ڕەمەزانیش سەردان و سیلەی ڕەحم هەیە، لە دوای ڕەمەزانیش شەو نوێژ و عیبادەت و مناجات لەگەڵ خوای گەورە هەیە، لە دوای ڕەمەزانیش وازهێنان لەسەر سیفەتە خراپەکان بۆ نمونە کەسێک کە کۆمەڵێک سیفەتی سلبی هەیە، ئەگەر چیش لای هەندێک کەسێ مەقبول بێ، لای ئینسانی مولتەزیم سلبیە، بۆ نمونە جگارە کێشان یان ئامادەبوون لە شوێنەکانی کات بە فیڕۆدان وەکو کافتریا ئەوانە نیەتی هێنابی کە دوای ڕەمەزانیش نەگەڕێتەوە، وەکو دەڵێ بئیسەل قەوم لا يعرفون إلا في رمضان، يعني خرابترين قومك تەنها خواناسن بەس لە ڕەمەزاندا. دیارە ڕەمەزان بۆ خەڵکی هەواز باز و نەفس برێ نەفس پەرست و ئەوانەی کە وەکو دەڵێ بۆ منافق خاسەتەن ئەوەی کە بە عادەت عیبادەتی وەرگرتووە. ڕەمەزان بەڕاستی سزنەکی زۆر ناخۆشە، سزنەکی زەمانیە، سزنەکی کاتیە بۆ ئەو کەسانەی کە بەس لە ڕەمەزانە ئیلتیزاماتی دینیان هەیە. ئەگەنا بەڕاستی ڕەمەزان قوتابخانەیەکی گەورەیە، ئەوەی کەوا توانای خوێندنەوەی نەبی لە ڕەمەزانە خۆی فێر کردیەکە ئەبێ خۆی فێرکردی بێ کە لە دوای ڕەمەزانیش واز لە خوێندنەوە نەهێنێت، ینی مراجعەیەک بە دەفتەری ئەعمالیدا چاو پێخشاندنێک بە کردەوەکانیدا بکاتن لە تەرازووی شەرعیامدا، ئەوەی کە کردی چەندە خوای گەورە پێڕازیە، ئەوەشی کە خوای گەورە پێڕازیە سوپاسی خوای بکە، ئەوەشی کە بزانین داخوا بە پێی حەدیث و فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بە پێی ئاەتی خوای گەورە نییە، دەبێ مراجعەی خۆی بکاتەوە. ئێستا بۆ نمونە مسلمانان لە مانجی ڕەمەزان کە مانجی نازلبوونی قورئانە زیاتر دەست بە قورئانەوە دەگرن، ئەمە زۆر باشە، بەڵام گرینگە بەردەوامیش بن قورئان خوێندنیان هەر هەبێ، نەک قورئانەکە لە ماڵەوە قەپات بکەن تا ڕەمەزانێکی دیکە نەیکەنەوە. وەڵڵاهی زۆر ئاسانە، لە هەر فەرزێکە ئەتو دوو پەڕ بخوێنەوە دەکات 4 لاپەڕە لە هەر لەگەڵ هەر نوێژێکە، یعنی یەک تۆز 2 دقە 4 دقە دوای سەلامدانەوە خۆ تاخیرکە ئەتو بەبێ ئەوەی هیچ لە کاتەکانت بگری ڕۆژانە بەلای کەمی زۆک دەخوێنی، یعنی مانجە بەلای کەمی ختمێک دەکەی، یعنی دەبێ ئەو قورئانە وها لەسەر دڵمان ئەوها کاریگەری بەجێهێشت بێ کە مەسەلەن کە لە ڕەمەزانە چەند ختمێکت کردووە ئەو سەفحەیە بابرێن ئەو مصحەفە ناقەیەوە هەتا ڕەمەزانی دادێ، بەخوای جاری وا هەیە، یعنی من لەبەرەوەی مامۆستا ئاینی مەزانم ئاگادارم، یعنی خەڵکی وا هەیە ئیتری قورئان ناکاتەوە حتا وەکو جارش کە ڕەمەزان دادێتەوە، یان لە مزگەوت نابینی حتا وەکو جارشکە، یعنی ئەم جای خۆم بینیتم ئەو ڕەمەزانەمان بەڕێ کرد، ئەزانی مزگەوتەکان وەکو چینە، وەکو مزگەوتی سەرجادەکان سەر ڕێگاکان، ئەو موسڵیانەی لەسەر ڕێگاکانن کەس نانازی دەچی نوێژە دەکەی، وای لێ هاتووە ئەمە لە ڕەمەزانەکانە وەکو دەڵێ خەڵکێکن مسافرن لەو گەڕەکە، خەڵکێکن ڕێبوارن وەکو نوێژی سەر موسڵای سەر
ڕێگایەکان زیادە ڕئیسیەکان یعنی خەڵکە بینم پرسیارێکم تعارفی لەگە دەکەم دەڵای من دو ساڵم هەڵم لێرەیە خێرە تاز دەبینم وەڵام ئەو سارنیەتی هینایە دەستخۆشی لێ دەکەم تەبان بەس کە لەگەڵ وەکو دەرێ ڕۆیشتنی ئاخر ڕۆژی ڕەمەزان ئیتر نایبینەوە سبحان الله ئەوەش سلبیە ڕەمەزان پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێ من صام رمضان فأتبعه ستا من شوال يعني راستوخۆ نیشانەی قبولی کردەوەکان ئەوەیە عمل لە دوای عمل کردەوەی صالح لە دوای کردەوەی صالح هەر کەسێ يعني بيێ بزانێ کە کردەوەکانی قبول بووە دەبێت کردەوەکانی بەکەم بزانێ يعني وا بزانی ترسی هەبێ کە خوای گەورە قبولی نەکردیە چونکە وەختی لە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام دەپرسن دەربارەی ئەو ئاەتەی کە باسی وەکو دەرێ ئومێدیان بەخوای گەورە هەیە لێی دەپرسن تاکمان عایشە دەفەرمی ئەوانە کە گوناحی گەورەیان کردیە دەرێ نەخێر ئەی کچی صدیق بەڵکو ئەوانن کە یصەلون وەیەصومون وەیەخافون ئەن لا يقبل منهم يعني دەترسن کە لێیان قبول نەبێ دەبێت ترسی ئەومان هەبێ کە ئایا عیبادەتەکەمان قبول بووە ئەوە نیشانەی ئەوەیە کە خوای گەورە قبولی کردیە نیشانەی قبولبوونی ڕەمەزان ئەوەیە تۆ بەردەوام بی نیشانەی قبولبوونی ڕەمەزان ئەوەیە تۆ بترسی يعني هەر کاتی ئەو غەڵەتانە بەبیرت هاتیتەوە کە لە ڕەمەزانە تەوبەت کردی هەر کاتی غەڵەتەکان بەبیر هاتەوە هەست بە شەرمەزاری بکەی ئەگە هەست بە شەرمەزاری کرد ئەوە نیشانەی ئینشاءالله خوای گەورە تەوبەتەکەی لێ قبول کردی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. أحوالتان باشن الحمد لله سپاس بەخوای گەورە سلامت بن إن شاء الله. ڕەمەزان تەواو بوو بەڵێ لەگەڵ ڕەمەزانەی کوبووی چۆنت بەڕێ کرد؟ سپاس بەخوای گەورە زۆر باش بن إن شاء الله لە فەزلی خوایە و إن شاء الله باشتریش دەبین. باش بووی الحمد لله فەزلی خوایە زۆر باش بن الحمد لله. چەند گرینگە لە دوای ڕەمەزان بتوانین بەردەوام بین یعنی ئەو باشانەی کە خۆت باسی دەکەی 100% ئینسان با ڕەمەزان پەرست نەبی بە تەنها ڕەمەزان پەرست حتما دوای ڕەمەزان ئەو کردارانەی کە ئەنجامیدایە ئەو خێر و چاکانەی کە کردیتی لە پاش ڕەمەزانش ئەنجامیدا دڵنیا بەختەوری هەتا قیامەتەیە تا قیامەتەیە 100% إن شاء الله. ئێستا بۆ نوێژە فەرزەکان ئەگەر لەو 5 فەرزەی 2 فەرزیش بی دەچی بۆ نوێژی جەماعەت 100% من بخۆم دوکاندارم الحمد لله نیوەڕۆ و عەسر و مەغریبمان لە دوکانەیە هەمووی بە جەماعەتن الحمد لله. ئەنی کاتە کە مەلا بانگ دەدا با برێن ئەتوو ئەلێرە دەچێ مزگەوت لێ نێزیکە نوێژەکە بە جەماعەت دەکەی بەڵێ بە تاکید حەی عەلە السەڵات بانگت دەکە بۆ نوێژ حتما دەیوتی بۆ نوێژ چەندرت توێ خۆشە کاتێک نوێژەکان بە جەماعەت دەکەی تەنها خوا و پێغەمبەر و نوێژ ئەویت کە هەمووی باتڵە دلت خۆشەوە نییە 100%. باش ئەو کاتانەی کە لێرە بۆنەوە کڕیارت نییە چەندێک جێ لە وتار دەگریان قورئان دەخوێنیان جێ لە قورئان دەگری بەڵێ حتما هەم کتێبیشم لەکنە دەخوێنەوە بەخۆشم کتێب فرۆژمە قەدیم 10 ساڵ و لەمان کادا ئەلا بذکر الله تطمئن القلوب دڵەکانتان ڕۆشن کە بە ذکری خوای گەورە و لە هەمان کادا قورئانی زۆربەی کات جێبیستی قورئان دەمەوە وەکو خۆم زۆربەی کات الحمد لله. زۆر باش کەواتە ئەو خێرانەی کە دەمان کرد ئەو نوێژانەی کە لە مزگەوت بووین ئەو چاکانەی کە لەگەڵ دەوروبەرمان دەمان کرد پێویستە بەردەوام بین ئەگەر بە کەمیش بێت حتما ئەرێ والله تاکید بە بخۆی حتا ئەگە ئینسان کە نوێژی دەکا ئەگە ئیستیقامەی نەبی لەسەری ناتوانێت بەردەوام بی هەموو شتێک لە ژیانداوە ئیستیقامە لەگەری بەردەوام بە خوای گەورە موفقت دەکات لە دوعای زۆر بکە خوای ئیستیقامەمان پێ بەخش اللهم آمين يا رب إن شاء الله. جزاك الله خيرا لە بەهەموو لاگ إن شاء الله. با بزانم مانجی ڕەمەزان ئەو مانگەت چۆن بەڕێ کرد مانگەش چۆن بوو بحقات هەر حەدەسەک دێ کۆمەرگ شتی لە دوا دێ بێگومان مەسەلەی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە لە هەموو ڕوەکەوە بە تایبەتی لە ڕووی تەندروستی ئەگەر بتەوێت تەندروست باش بی باشترین دەرفەتە لۆی تەندروست فۆرماتەکی خۆت بکەیەوە هەم لە ڕووی عەقیدەوە هەم لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی زۆر شتەوە بە تایبەتی ناسینی مرۆڤەکان ناسینی ئینسانەکان هاوکاریکردنیان ئەمن ئەوها ڕەمەزان دەبینم بەڵێ باش لەو ڕەمەزانەی چەندێک خۆت بە خواپەرستی و قورئان خوێندن و ئەنجێگرتن لە قورئانەوە خەریک کردبوو بەڵێ ئەی لە دوای ڕەمەزانیش گرنگ نییە ئێمە قورئان بخوێنین یا ئەنجێ لە قورئانەوە بگرین شارەزای ئاینیمان بێگومان ئەتوو هەر کاتێک پابەندبوون بەو ناتوانم تەقیمی خۆم کەم برێمە تا چەند بووە لەبەروەی ئەو مۆزوعانە خۆم و خوایە
بەڵام ئیدی پەیوەست بوون لە ڕەمەزان و پاش ڕەمەزانی وتەشی زۆر دکتۆرشی زۆر بەڕێز هەیە دەفەرمی دەرێ نوێشکردن دوای کە لە مزگەفت هاتێ دەرێ ئەوە تاعاتی نوێژەکەیە یعنی کەواتە پابندبوونە بە ڕێنمایەکان ئەم نەوهای دەبینم بەڵێ ئێستا بۆ لە دوکانەی خۆدوانەی خەڵک هەبی هاوکاریت کردبی یارمەتی دابی ئەوە چندێک مەبەستەکەی من ئەوەیە چندێک گرینگە لە دوای ڕەمەزانیش کە ڕەمەزان تەواوبوو ئێستا ئێمە بەردەوامی لەسەر چاکەی ئەگەر لە ڕەمەزانێ بۆ نونە 10,000 کرد تەخیر ئێستا بەلایانی کەم 1000 دیناری پێخیر برادر مەسەلەی ئینسانیت پابند نییە بە مانگەک و بە کاتەچی مەسەلەی ئینسانیت بەردەوامە یعنی بەردەوام ئەتو دەبی ئەوی پێت بکرێ بیکەی لەبەرەوەی ماعادێ ئەو پاداشەی کرد لەکن خوای ئینشاءڵڵا پێت دەدرێتەوە ئەدی ئینسانیت ئەدی مرۆڤیت ئەدی ئەو دنیا گەیشتە ئەو مەرحەلەی غێر لە دەستە شپاک وە گەیشتە ئەو مەرحەلەی ئێستا الحمد لله الأخوة بزيادة ئەو ڕەمەزانەی بەڕێمان کرد ڕەمەزانە چکو بوو الأخوة بزيادة خوالي ماني قبولك يا ربي یا ڕەبی ڕەمەزانش خۆش بوو الأخوة بزيادة الحمد لله گەرمانە بوو قرمان أبو خوش بو هيت هنزتك نبو هەنجە نەبوو نا والله زۆر باش لەگەڵ مزگەوت و ذکر و یادی خوای چۆن بوو الحمد لله خوالي من قبولك يا ربي الحەمدوللا باش بوو الحمد لله مهمة ويا قبول كردك مهمة دێ خوالیمان قبول إن شاء الله إن شاء خوا الله بەڕەحمە ها إن شاء الله برحمة باشە لە دوای ڕەمەزان چەند گرینگە ئێمە بەردەوامی لەسەر ئەو چاکە و لەسەر ئەو ذکر و لەسەر ئەو هاوچوی مزگەوتە بخداي خوا إنساني خلق كرديا لو بس رمضاني خلقنا كرديا ونيا هم كاد دبي إنسان يادي خواي لبير بذكري خواي بكا دنياش قوتابخانەی قیامەتە کەواتە گرینگە ئێمە بەردەوام بین گرنگە بەردەوام بین بڵێ هەیە زۆر خێرکرد بوو لەو ڕەمەزانەی یارمەتی خەڵکی دەدا دەستی خۆشببی پێویست بوو چەند گرینگە لە دوای ڕەمەزانی ئەگەر بە کەمیش بێ ئەو یارمەتی هەر هەبی بە خدای نابی قەتعی چاکە بکە ئینسان هەر ڕوو لە چاکە و ڕوو لە خێر و یارمەتیدان بی باش ئەتوو دەچێ مزگەفتێ گەنج زۆر دەدی لە مزگەفتەوە نیە بە خدای ئەرێ وڵڵە چەند گرینگە ئێستاش گەنجەکان بستنە مزگەوت ئەگەر وڵڵی زۆر گرنگە بەس بەداخەوە ئێستاکە دەچین کەسی لێ نیە هەمووی دە 15 کەسین سبەینان هەر ئەو پڕی 12 13 ئاخیر دەگاتە 15 ڕەمەزانی چەند بوو وڵڵا ڕەمەزانێ لەوانە 200 کەس دەبوو زۆر بوو ئەرێ وڵڵە لای دوعا بکەین خوای گەورە بەردەوامیان پێ ببەخشێت بەڵێ ئەرێ وڵڵی ینی پێویستە هەموو کات ئینسان ڕێزکەی دینی ئیمان بەرنەدا ڕێزکەی خوا بەرنەدا نیعمەتە لۆمەی مرۆڤایەت بەڵێ بەڵێ خوا ئەو دینێ بەمە بەخشیە لە هەنجەتە لێمان خۆش بیت لە هەنجەت نییە مان سوێنی ئەدی شەوێکی دانایە شەوی لەیلەت قەدر کە بە 1000 مانجەیە ئەتو هەموو عمرت ئەوەندە نابی غێر لە هەنجەتە لێت خۆش بی وەنیە زۆر باشە ئێستاش لە دوای نوێژەکان باوە کۆتا پرسیارم بێ چەند گرینگە دوعا بکەین خوایە بەردەوامیمان پێ بەخشە ئیستیقامەمان پێ بەخشە بە خدای هەر زۆر گرینگە هەموو زۆر زۆر گرینگە ئەمە پێویستمان بەخوایە ئەمە لۆ دەچینە مزگەفت ئیشمان بەخوایە لێ دەچین منی ئەگە ئیشمان نەبی لۆ دەچین ئەمە محتاجی ئەوین خوا ڕەحمان پێ بکە با بزانم لەگەڵ مانجی ڕەمەزان چۆن بووی چۆن بەڕێ کرد الحەمدولله زۆر بەباشی باش بوو الحەمدولله لەخوا بەزیاد بوو زۆر زۆر لەگە چوونە مزگەوتا چۆن بوو بەخوای نیوە بە نیوە بوو نیوە بە نیوە ئەی لەگەڵ گوێگرتن لە قورئان و یان قورئان خوێندن و بەخۆم لە خێرێ دەرنەچی قوڕانی خینم ئەوەندی مەجالم هەبی ئەی یاخوا دەستت خۆش بێ خوا لێت سەلامەت بی سەلامەت دەستەکانت خۆش بێ. ڕەبی عەمر درێژ بێت سەلامەت بی. چەند گرینگە ئێستا کە ڕەمەزان خلاص بووە تەواو بوو ئێمە بەردەوام بین لەسەر ئەو چاکە و خێر و قورئان خوێندن و هاوچووکردنی مزگەوتا بەخۆی دەبی ئەو هابی وەنیا دەبی ئەو هابی چونکە خۆ ئەوە وەقتی و کاتی نییە هەلوو یەک مانجی دین دەبی بە بەردەوام دینداری بکەی ئەوانەی کە دینداریشن خۆشەویستن وەنیا تەبیعەت لۆ خۆت دەکەی خەر خۆشی دەوێ دینەکەی لۆ خۆت دەکەی ناشی ناسی خەر خۆشی دەوێ دوعات لۆ دەکە لەو ڕەمەزانەی دەستی یارمەتی هاوکاریمان گیانتە ماڵە فەقیران خەڵکی هەژار
ئەدی ئێستاش پێویست نییە خەڵکی فەقیر ئاگامان لێبی ئەگە بە کەمیژبی ئەویش هەردەبی بەردەوام بی ئەویش بەشەکە لە دینداری ئاەتی چۆن خێرکردن و ئاگار لە فەقیری و ئەوانەش هەمووی بەشەکە لە دینداری دەبی ئەویش بەردەوام بی خۆ نابی ئەویش هەر لۆ جارەچێبی و کۆتایی پێبینی ڕەمەزانێ زۆر دوعا دەکرد بەخوای خراپ نەبوو باش خراپ نەبوو ئێستاش پێم باشە دوعا بکەی خوا بەردامیت پێ ببەخشێ ئینشاءالله خوا بە هەموو لایەکێ بەخشی بەردەوامی تەمەندرێژ بی یا ڕەبی خوا موفقتان کە کەناڵەکەتان بەسوودە سپاس دەکەم یا ئەهلە وسهلا لێمان ڕازیانی یا ئەهلە وسهلا ئەو ڕەمەزان خلاص بڵێ لەگەڵ ڕەمەزانێک بووی وڵا باش بووین باش بووی بڵێ لەخوا بەزیادی خوا بەزێ وەکو هاباش و چاک بووی لەگەڵ ڕەمەزانی وڵا باش هەوا جەوەکە خۆش بوو ڕۆژ کورد بوون و فێنک بوو ئادی لەگەڵ چونە مزگەوتا باش بووی باش بوو مەرێ وڵا لەخوا بەزیادی ئەی ئێستا چۆنی لەگەڵ چونە مزگەوتا هەر وەشی خۆ بەردەوام بەردەوامی بڵێ کەواتە گرینگە بەردەوام بین هاتبێ گرینگە بەردەوام بینەرێ وڵا زۆر باشە ئەوانەی کە لە ڕەمەزانی زۆر باش بوون زۆر چاک بوون چەند گرنگی ئێستاش بەردەوام بن ئەگەر جاران بۆن لە ڕەمەزانی 5 فەرزە لە مزگەوتا بوون سەبا 2 فەرز لە مزگەوتا بن با 3 فەرز لە مزگەوتا بن بڵێ ناوەڕجا بۆ کابرا مادامەوەی هەر 5 فەرزە با لە مزگەوتێ مادام مزگەوتی لێ نزیک جاوەگەی شوکاری هەبێن لە مزگەوتێ دوور بێ و شتێکی دیکە کەواتە پێویستە پێویستە بەڵێ زۆرش السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته ئەمێن کە هاتم دیتمە تۆ تەزبیحە لە دەست بوو خەریکی زیکر بووی بله چەند دەبی ئەوە خەریکی زیکر و یادی خوای والله لەخوای بە زیاد بی يعني لە مێژە هەر يعني ذکری دەکەم بەس ئیدی لە ڕەمەزانی عادەتەن ئینسان زیاتر و زیاتر يعني ئیمانەکە زیاتر يعني شەحن دەبی بەس لە پاش يعني ڕەمەزانێ ئەوەیان يعني گرنگە لە پاشان ڕەمەزان ئینسان يعني بەردەوام بی بەردەوام بوون لەسەر عیبادەت هەتا ئەگەر يعني کەمیش بی يعني هەتا ئەگەر يعني کەمیش بی زۆر 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 يعني گرنگە بەس بەردەوام بی بەردەوام بی نەیبز هەتا يعني هەتا ئەگەر يعني کەمیش بی مەسەلەن شەوان ئەمە بە شەو نوێژ و يعني قورئان خوێندنمان يعني دەبردە سەرێ لەوانەیە مانج ڕەمەزانێ يعني ئەمە يعني ختمەکمان يعني کرد بێ بەلای کەمی کە ختمەک لە بۆ ڕەمەزانێ ختمەک هیچ نییە یارچەندە بەخۆم یەک لەوان مەکە یەک کەوم پێکرا خت پێکرا بەر بە حکومیەوەی کە دوکان و ئیش و کار ئەوانەیە بەس ئیدی يعني ڕۆژەکان دیکە یەک پڕی بخینە ڕۆژ یەک پڕی بخینە مانجی دەکە سێ جوزە مانجی دەکات ئەوە يعني دووزەک وا بزانمونیە دووزەک دەکا يعني ئەوە بەردەوام بوو زۆر زۆر يعني گرنگە لە تاعەت و عیبادەت بەڕاستی ئەگەر ڕۆژێک لا پڕی بخینی وەکو ینی ڕاستکردنەوە ناکە ینی با بڵێم جوزئات مەبەستی تو ئەوە بوو ڕۆژێ جوزئاتی بخینی مانجە ختمەچی دەکەی ڕۆژیان دووزەک ئەوجا ئەگەر ئەوەش نەبی ئەگەر ڕۆژی یەک لا پڕش بخینی ڕۆژەیەک لا پڕش بخینی هەر دەکات زۆر يعني ئەتوو دەکە ئەوە يعني کە بەردەوام بووی لەسەر تاعەت و عیبادەت مەسەلەن ڕۆژێ 100 جار يعني بابێن بە يعني استغفر الله بلێ 100 جار استغفر بلێ يعني بەلای کەمی ڕۆژێ يعني 100 جار کەس نییە ڕۆژە 100 جار يعني پێی نەکرێ يعني زۆر هەمومان پێمان دەکرێت ڕۆژێ 100 جار ئەستەغفر الله و سڵاوات دان و لا إله إلا الله تاکید يعني پێ دەکرێت يعني ئەمە بە هەمومان يعني ئەو يعني لە دەستمانە دەبینی یەک دوو سەفحە يعني تەماشا دەکەی سەعاتێک لەلایەنەوە بووە بە ذکرێک باوەڕتەبی پێنجەقەی نابە 100 جار بێ لا إله إلا الله باوەڕتەبی يعني پێنجەقەی نابە يعني ئەوانە لۆ يعني لە دەست خۆمان بن يعني کات زۆر يعني گرینگە هەر ژیان بخۆی فرسەتەکە لۆ ئەوێمە بتوانین خێرێک پاداشتە کۆکەینەوە لە قیامەت بەکەڵکمان بەتاکید ئەمە دیتم ئێستا ژوا دەبینم تەلەڤیزۆنەکە لەسەر قورئانی پیرۆزە ئەو بەرداوامی وایە بەرداوام وایە لەکنەم بەرداوامی وایە ئەو زەی کەچکە دێتە جێم دەگۆڕی ئەوە چونکە ئینسان بەس دلی ئەو ڕۆکە ئەمە زۆر زاریشانی باسم کردیا ئینسان لە ژیان ئەوەی لەو زروفی ئەوڕۆ کە ئەمە یعنی تێیداینە کە تشتێک دلت پێخۆش بی ئیمانەکەیە باوەڕکەن بەس ئیمانەکەیە دلت بە هیچ تشکانی خۆش نییە بەس یعنی سوبحان الله کە چووی یعنی نەبتە ڕیایە ئەو قسانەی من یعنی کە تەلەڤیزیۆنە بڵێم بتە یعنی بەس بە حەقیقەت وهایە ئەو زروفە و ئەو ژیانەی کە ئەمێستا یعنی لە ناو یعنی دەژین باوەڕتەبی بەس یعنی ئیمانەکەیە و ڤیاوەکە یعنی تاعەتەکەیە
کەواتە ئەمن پێم زۆر میمات لە نێو بازار بی خەرج کەسابەت بی اینجا ذکر و یادی خوای گەورە لە بیر نەکەی اینجا گوێگرتن لە قورئان لە بیر نەکەی زۆر میمە. أنا مهمة طبعا مهمة يعني خواش بخوي أو كسي خوش دي لكاتي يعني كسابت ده ذكر دكا أو شخصة لكن خواي زور يعني خوش ويستا. ڕۆژانە چەند سڵاواتان لێ دەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ والله حسب إيش كاري خوم حسب مجال يعني بس بدايمي 100 صلوات زياتر كم يعني أو ترنا يعني كم ترنا أو زائدي بهم يعني ذكر كانوا وصد صتم هي. زۆر باش ئەو لە بابەتی زکر ئەدی ئەوانە یارمەتی خەڵکیان دەدا بە پارە هاوکاری خەڵک بوون چەندێک مهمە ئێستا ئەگەر لە ڕەمەزانێ بۆ نمونە ملیۆن چکرتە خێر ئێستا مانجی 50,000 25,000 بکاتە خێر بەس بەردەوام بی. بخوي كتأكيد ما كده يعني بردوام بون لعبادات تشتش يعني جرينجا يعني هذا بيغمبر صلى الله عليه وسلم يعني ده فرمي صدقة بك حتى أجر بدنك خرماء تشبي يعني إنسان هرج يعني الصدقة ونيا أم بلم والله أمنيت مخوس كأمنش خوي بصانا لا إسلام ده يعني خواي قالوا نعمته شزور قالوا لقى إنسان كرديا هاي يستيا كأمن نيتم هبي نيتم هيك يعني كخيرك كم كسرك بس نيتم أخوة أولهم يعني نوسي لو عبادتي أو ميلوز أو قورة تري نعمته لقى الإسلام كراية لقى أمتي محمدي كراية باشا بس كأمن حتى أمن يعني أنا شنبي بس ناطانم كارتونك آوتش بدو 1000 بكرم لدري دانم أيوانيا دوكاس يعني بخواته أو بو يعني صدقة وني أمن راسته أمن يعني كابراي كم هابونم باب كو يعني كل يعني ما جن رمضان هستم يعني زكاتم ده يعني سرفترم ده باب يعني صدقة مكت بالا ما كان كش عين بردوامي خو إلا كابرا انتظار بك حتى ببتو ما جن رمضان أو وقت يعني ببيرين بيتو يعني صدقة بكم تشتوا هي تشتوانية بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر بەردەوام بوون لەسەر عیبادەتەکان لە دوای مانجی پیرۆزی ڕەمەزانیش جا زۆر گرنگ و پێویستە ئێمە لە دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەر خواپەرستی چاکەکاری خێرکردن عیبادەت هاوچووکردنی مزگەوت چونکە ئەو کارانەی کە ئێمە لە ڕەمەزان ئەنجاممان دەدا پێمان زۆر باش و چاک بوو و لە ڕووی دەروونیشەوە ئێمە زۆر ئاسوودە بووین کە لە خودای گەورە نزیک دەبینەوە زیاتر خواپەرستیمان ئەنجام دەدا دەستی هاوکاری و یارمەتیمان هەبوو بۆ خەڵکی هەژار و نەدار جا گرینگە لە دوای ڕەمەزانیش ئەگەر بە کەمیش بێت یعنی ئێمە بەردەوام بین لە هاوکاریکردنی خەڵک لەسەر چونە مزگەوتمان ئەگەزاران 5 فەرزە لە مزگەوت بووین خۆ ئێستا دەتوانین بەلایانی کەم 2 فەرز لە مزگەوت تابین یان 3 فەرز لە مزگەوت تابین ئەگەر گونجار 5 فەرز لە مزگەوت تابین زۆر باشە بەڵام ئەگەر نەگونجا بەلایانی کەم 2 فەرز لە مزگەوت تابین و پشت لە مزگەوت نەکەین پشت لە ئاخیر و چاکەکاری نەکەین تاوەکو دەگەینەوە مانجی ڕەمەزانی پیرۆز زۆر گرنگە دوعا بکەین لەخوا بپەڕینەوە خوای گەورە عیبادەتەکانی مانجی ڕەمەزانی لێ قبول کردبین و بەردەوامیمان پێ بەخشێ لەسەر عیبادەت و خواپەرستی تا پرۆگرامێکی دیکەم وتان بە خوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ